چاواشەکاری و هەڵخەڵەتاندن شێوازی زۆرە، وەکو چۆنێتی خۆشاردنەوە، جێگا گۆڕینت، پەنهانکردن، سیما گۆڕینن، کات و شوێن و نەخشەی جەنگ گۆڕین، پاسپۆرت گۆڕینت، ڕسمە گۆڕینت بە فۆتۆشۆپ بە دەستکاریکردن، بەناوگۆڕین. ئەوانەی ترکە خەڵکێکی پسپۆر هەن لەم وارەیە شارەزان، ئەوانە ئەنواوەشکال حیلە و حواڵەی تیازانە. ئەمانە ئیشی ئێستای ئێمەنی تا ئەو بۆ تەفسیلاتانە باس بکەین. بواری ئەم باسە ئێمەنی نێستا ئێمە باس لە شەرعەتی و ناشەرعەتی دید و ممارەسەکە ئەکەین لێرەیە کە پەیوەندیان بە شیاوێتی و نەشیاوێتی هەندێک ڕەفتارەوە هەیە کە لە جەنگە زۆر ممارەسە ئەکرێ، وەکو درۆکردن و کوشتنی ناغافڵ و نهێنی دەربڕینیان نهێنی پاراستنی ڕەفتار و یا هەندێشتی تر لەو بابەتان و باس لەمانە ئەەکەین. ئەمە تەفسیلاتی چۆنیەتی و شارەزابوون لەو شتە تەکنۆلۆژیا یانە یا لە ممارەسەی جاسوس و جاسوس کەشفکردن و چەواشەکاری و ئەو جۆرەشتانە ئەو بەڕاستی لە کتێبەکانی مخابراتی یا زیاترە بێ بیان خوێنین لە دەرسە ئەمنیەکانە. ئێمە دەین هەندێک لەو ڕەفتارانە باسەکەین. یەکەمیان درۆکردن بەرامبەر بە دوژمن. درۆکردن بەرامبەر بە دوژمن یعنی نەموو درۆکردن لە جەنگدا، چونکە درۆکردن بەرامبەر دوژمن گشتگیری کاتی جەنگ و غەیری جەنگە و لە هەموو حاڵەتەکانە جائیزە. یەکەمیان لە جەنگدا کولثومی کچی عوقبە ئەجێڕێتەوە ئەفەرمێ وەلەم ئەسمع يرخص في شيء مما يقول الناس كذب إلا في ثلاث: الحرب والإصلاح بين الناس وحديث الرجل امرأته وحديث المرأة زوجها. أفرمي حديث صحيح بخاري ومسلمة فرمي نمبيست وبيغمبري خواه صلى الله عليه وسلم ري بدرو دابي اللوي لنا وخلچيا هيا جگە لە کاتی جەنگو بۆ ئاشتەوایی نێوان خەڵک یعنی لەناو بژیکردنا کابرایکە قسەی مرد لەگەڵ ژنەکەی و قسەی ژن لەگەڵ مردەکەی خۆیە. نەوەویە فەرمێ وا دیارە کە درۆکردن لەو سێ حاڵەتەدا بەڕاستی شیاو بێ، بەڵام قسەی دوومانە باشترە. ابن العربیە فەرمێ درۆکردن لە جەنگا جائیزە، جائیز کراوە وەکو ڕەچاوکردنی حاڵەتی مسلمانان کە ئەشێ پێویستیان پێی بێ، ئەوە بواری ژیری و هزریتیان نییە، بەدەق جائیز کراوە. ئەگەر بە پێی ژیری و هزر و ئەوانە بواە درۆکردن حرام بوو و ئەو کاتە حەڵال نەدەبوو. کەوابوو لێرە کە ئەڵێ ئیمامینەوەی ڕەحمەتی خوای لێوە کە ئەفەرمێ ئەگەر قسەی دوومانای کرد باشترە، یعنی مەسەلەن تۆ دەی بۆ لای من یەکێک لە ڕێگات تووشت دەبێ و شکیلەکەی جاسووسە، ئەڵێ بۆ کوێچی؟ ئەڵێ وەڵا چم سەرەکە دەم لە برایەکی وەڕێز، لە برایەکی مسڵمان، وڵا تا ئەو سەرەوە چم، وەڵا تا ئەو وڵاتە چم. ئەمە دوومانایەکەش ئەگەێنێ جوابەکەشت دایە و معلوماتیشت نەداوەتە دەست. ئەمە درۆکردن لە غەیری جەنگدا ئەمیش جائیزە بۆ ڕزگارکردن گیانی مسلمان، یان هێنانەدی بەرژەوەندیەکی گەورە بۆ مسلمانان. بەڵگەی ئەم جائیز بوونەش لە بەسەرهاتی سەیدنا ئیبراهیمە هەیە عەلەیهی سەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لم يكذب إبراهيم النبي عليه السلام قط إلا 3 كذبات، 2 في ذات الله، قوله إني سقيم، وقوله بل فعله كبيرهم هذا، وواحدة في شأن سارة، فإنه قدم أرض جبار ومعه سارة وكانت أحسن الناس فقال لها إن هذا الجبار إن يعلم أنك امرأتي يغلبني عليك فإن سألك فأخبريه أنك أختي، فإنك أختي في الإسلام، فإني لا أعلم في الأرض مسلما غيري وغيرك. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم حەدیسەیە کە بوخاری ڕیوایەتی کردووە فەرمێ ئیبراهیم سەلامی خوای لێبێ غەیری 3 جار درۆی نەکردو. دوانیان لەبەر خاتری خوای گەورە بوو کە یەکێکیانە فەرمێ ئینی سەقیم، یعنی من نەخۆشم، لە ئاەتەکەیە هەیە لە سافات. لە ئەنبیاییشە ئەفەرمێ بەل فەعەلەهو کەبیرهم هذا، یعنی ئەو بتە گەورەیانە کە بتەکانی تریش کاندووە. جارەکەی تریش لەو کاتەیە بوو کە خۆی و خات و سارە بوون، چونکە
ڕۆشتبوون ناوچەی ستەمکارێکی دەزرێژکارەوە کە پێیان وتبوو پیاوێک هاتووە ژنێکی لەگەڵایە جوانی وا لە ناو خەڵکان نییە. ئیبراهیم سەلامی خوای لێبێ بە خات و سارەی فەرموو ئەگەر ئەم دەسەڵاتدارە دەزرێژکارە بزانە کە تۆ ژنی منیت لێمەسێنێ لێمە سەنەت و ئەدبا ئەگەر پرسیاری لێکردیت پێی بڵە کە تۆ خوشکمیت چونکە تۆ لە ئیسلامەتیدا خوشکمی وا نازانم لەم سەرزەمینەیە مسلمانێکی غەیری من و تۆ هەبێ. ابن حەجەر لە شەرحیا ئەفەرمێ درۆی ڕاشکا و ڕۆشن لەو کاتانەدا جائیزە لەوانەیە حاڵەتی وا هەبێت کە درۆکەی بۆلادانی زیانێکی گەورە تێدا فەرز بکرێت هەر لەبەرەوە ڕەفتارەکە ناونراوە درۆ مەرج نییە ئیتر زەم کراوێ چونکە درۆ هەرچەندە لە کەسایەتی پارسەنگ ناوەشێتەوە بەڵام لە شوێنی وەکو ئەم حاڵەتەیە چاکەیە کە ئەفەرمێ دوو جاریان لەبەر خاتری خوا بوو سێم جاریشان کە دەربارەی سارەخانم بوو هەر لەبەر خاتری خوا بووە بەڵام پشتی نەفسی خۆی تیا بوو سوودی بۆ خۆی و سارەخانم هەبوو دوو جارەکەی تر هیچ مەبەست و بەرژەوەندیەکی غەیری خوای پێمەبەستبوونی پێ نەبووە. لە ڕیوایەتی هیشامی کوڕی حەسانە هاتووە کە ئینە ئیبراهیمە لەم یەکذب قەط إلا 3 كذبات كل ذلك في ذات الله. ئیبراهیم هەرگیز درۆی نەکردو 3 جار نەبێ کە هەر سێکیانی لەبەر خاتری خوا بوو. لە ڕیوایەتی ابن عباسە کە لای ئیمامی ئەحمەدە ئەفەرمێ والله إن جادل إلا عن دين الله بخوا قسم لبر خاطري خوا أو مناقشة يشي كردو يعني إن جادل إلا عن يعني ما جادل إلا عن دين الله هروكو لو فرمودها توكي يشهر لفتح البارية لمجلد الششم للا برسي سطونا وتدوى إمامي ابن حجر هنا بيتي ولا إمامي أحمد لفرمودك ورونا بيتو كالدرو كردنا برجواندي دينك وقتاربوني تيايا لآزارو دردسري بردستي كافرة لبسرهاتي ياوراني كندا يا كندلانا أصحاب الخدود مسلم لصهيب وخوالي رازي به جراويتي وكا بيغمري خوا عليه الصلاة والسلام فرموي كان ملك في من كان قبلكم وكان له ساحر فلما كبر قال للملك إني قد كبرت فابعث إلي غلاما أعلمه السحر فبعث إليه غلاما يعلمه فكان في طريقه إذا سلك راهب فقعد إليه وسمع كلامه فأعجبه فكان إذا أتى الساحر مر بالراهب وقعد إليه فإذا أتى الساحر ضربه فشكى ذلك إلى الراهب فقال إذا خشيت الساحر فقل حبسني أهلي وإذا خشيت أهلك فقل حبسني الساحر. ئەفەرمێن لە پێش زمانی ئێوەیە پاشایەک هەبوو جادوگەرێکی هەبوو کە پیر بوو ئەم جادوگەرە پیرە بە پاشاکەی وت من وا پیر بووم گەنجێکم بۆ بنەرە سحرەکەی فێرکەم ئەویش گەنجێکی بۆ نار ئەم گەنجە لە ڕێی چوونی بۆ لای ساحرەکەدا ڕاهیبێک هەبوو کە لە شوێنەکە خواپەرستیە کرد ڕۆژێک گەنجەکە لای مایەوە جۆی لە قسەکانی ڕاهیبەکە گرت پێی جوان بوو پێی سەرسام بوو ئیتر هەموو جارێکە ئەچوو بۆ دەرسی جادوگەرەکە لای ڕاهیبەکە لایەدا و دانیشت و شتێکی وەرەگرت کە دوایەکە و جادوگەرەکە لێدا گەنجەکە ئەمەی بە ڕاهیبەکە وت کە ئەو لێمەدا ئەویش ڕاهیبەکە پێیوت ئەگەر لە جادوگەرەکە ترسای سزات بدایە لەسەر دواکەوتنەکەت سەرزەنشتت بکە بڵێ لە ماڵەوە درەنجیان پێخستم ئەگەر لە ماڵەوەش ترسای کە سوکارە سزات بدەن و لەسەر زوون نەڕۆشتنەوەکەت سەرزەنشتت بکەن بڵێ لای جادوگەرەکە درەنگ هاتوومەت. نەوەوی لە شەرحی ئەفەرمێ بەڵگەیە لەسەر شیاوێتی درۆکردن لە جەنگ و هاوشێوەیدا مادام ڕزگارکردنی گیانی تیاوێ یان بەرژەوەندی تر گیانی مسلمانەکە خۆی یا گیانی کەسێکی تر کە حرامە کوشتنی ئەمیش لەم کاتیا درۆکەی کردو بۆ ئەوەی ئەوانە ڕزگار بکە. لەم حاڵەتانەیە کە فەرمودەکان ئاماژەی پێکەن حاڵەتی جەنگ نین بۆیە ئەزانم مەبەستی نەوەوی ئەوەیە کە مادام لەم حاڵەتانەیە درۆکردن جائیز بێ لە کاتی جەنگە بە تەکید جائیزترە. بەسەرهاتەکەی سەیدنا ئیبراهیم بەڵگەیە لەسەر شیاوێتی درۆکردن بەرامبەر کافران مادام خۆ قوتارکردنی تایە لە دەست ستەمکارانی کافر. نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ لە شوێنێکی ترە هەر لە صحیحی مسلمە لە شەرحی صحیح مسلم لە مجلدی 16 مالا 558 ئەفەرمۆن ڕاجۆیی لەوەدا نییە کە ئەگەر ستەمکارێک
ویستی کابراایەک بکوژێ کە لای ئەم خۆی شاردۆتەوە فەرزە لەسەری درۆ بکە بڵێ نازانم لەکوێ، یا بڵێ لێرە نییە، یا بڵێ بینیم ئاواوە ڕۆیشت. یعنی تۆ کاتە ئەو چەواشاکی ئەوانە گەڕن بە دوای مسلمانێکە دژە تیرۆرە هاتووە گەڕە بە دوای مسلمانێکە تۆ فەرزە لەسەرت ڕێیان وێڵکەی مسلمانەکە داڵدت داوە یا نەزانی لەکوێیە لە شەرقە تۆ بڵێ لە بڕۆن بۆ غەرب لێ بۆی بگەڕێ. هەروەها ئەشێ بۆ هێنانەدی بەرژەوەندیەکی گەورە درۆ لەگەڵ کافرا بکە، وەکو لە بەسەرهاتەکەی حەجاجی کوڕی عیلاط کە ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێت لە فەتح الباریە باب الكذب في الحرب بابێکی ئاوایە ئاماژەی پێ کردووە. ئەوەی ئەم بۆ چوونە بەهێزترەکە ڕیوایەتەکەی ئەحمەد و ئیبن حیبانە کە لە ئەنەسەوە خوا لەیان ڕازی بێ جێڕاوێتیەوە لە بەسەرهاتی حەجاجی کوڕی عیلاط کە نەسائیش هێناوێتیەوە فەرموویەتی صحیحە هەروەها حاکم. حەجاجی کوڕی عیلاط مۆڵەتی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرگرت کە بە پێی خواستی کات و شوێنی لە ناو قوڕەیشا لە مەکە بتوانێت قسە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بکات و قسە هەڵبەستێت یان درۆ بکە. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ڕێی پێدا. حەجاج بۆ قوتارکردنی سامانەکەی هاتەوە ناو قوڕەیش و چووە مەکە. هەواڵێکی ساختەی بۆ داڕشتن کە جوولەکەکانی خەیبەر مسلمانەکانیان تێکشکاندووە. ئەم خەبەرەی بڵاو کردەوە کە گوایە شەڕ بۆ لە نێوانی مسلمانان و جوولەکەکانە، جوولەکەکان سەرکەوتون و مسلمانەکان تێکشکاو. ئەمە طبعاً ئیبن کەثیریش ڕەحمەتی خوای لێبێت لە بیدایە و نیهایە لە مجەلەدی 4 لاپەڕە 215 هێناوێتیەوە. هەروەها ئەمەشکی خوێندمەوە لە فەتح الباریە لە مجەلەدی 6 لاپەڕە 159. خۆ ئەو کە ئەمەی فەرموو لە کاتی جەنگان نەبوو، هەر بەرامبەر قوڕەیش بوو. قوڕەیشیش بە دۆستی خۆیانیان نەزانی، یعنی وایان نازانی کە درۆیان لەگەڵک. ئەمە دەربارەی شیاوێتی درۆکردن بەرامبەر دوژمنی کافر کە جۆرێکی زەقە لە چەواشەکاری هەم لە جەنگ و جیهادەکەیە هەم لە کاتی تری غەیری جەنگ و جیهادەکە بۆ ڕزگارکردنی نەفسی مسلمانێک یا هێنانەدی بەرژەوەندیەکی گەورەی خۆی یا بەرژەوەندیەکی گەورە بۆ مسلمانان و برا مسلمانەکانی. ئەمە خاڵی یەکەم دەربارەی درۆکردن کە بەشێکە لە چەواشەکاری.